نوری نەمر نوری نەمر نووسینی محەممەد فەتحوڵڵا گولان، خوێندنەوەی هیوا کۆیی، خوێندنەوەی ئایەت و حەدیث حاجی کاوە شاکر. بلیمەتەکانی زانست لەو قوتابخانەیەدا. دەرگاکانی ئەم قوتابخانەیە هەروەک چۆن کرابووە بۆ پاڵەوانەکانی جەنگ و کارجێڕە لێهاتووەکانی دەوڵەت، هەرواش لەسەر پشت بوون بۆ زانست و زانستخوازان، بۆیە دنیایەک زانا و بیرمەند و یاساناس و مجتەهید و مجەدیدی پێگەیاندووە. سەرژمێرکردنی ڕێبوارانی ئەو ڕێبازە نورانیەش کە هەر لە سەردەمی خەلیفە ڕاشیدیەکانەوە دەستی پێکردووە و بە درێژایی 3 سەدە بەردەوام لە هەڵکشاندا بووە. مەسەلەیەکە نە لە توانای ئێمەدایە و نە پانتایی کتێبەکەیش بواری ئەوەمان دەدا. پێم وایە تەنیا ئاوردانەوەیەک بەلای عەبدوڵڵای کوڕی مەسعود کە شوانی مەڕ بووە لە مەککە سەر و زیاد بێت. لە سایی ئەودا کوفە بوو بە مەڵبەندی زانست. لەو قوتابخانەیەدا سەدان زانەی پایەبەرز لە بواری شەرعناسی و فەرموودە و زانستی کەلامدا هەڵکەوتن. ئەسوەد کوڕی یەزید، ئەڵقەما کوڕی قەیسی نەخەعی، ئیبراهیم کوڕی نەخەعی، حەماد کوڕی ئەبوو سولەیمان، ئەبوو حەنیفە و چەندانی تر لە نمونەی ئەو بەرهەمە بەردارانن. هەر هەمووشیان قەرزاری ئەو سەرچاوە مبارەکەن. خۆ ئەگەر ئێمەش ئەم حەقیقەتە تۆمار نەکەین و لە بیرخۆمانی بەرینەوە، مێژووی زانست دەمێکە ئەمانەی تۆمار کردووە و تۆماریشی دەکات. سەرباری هەندێک لەو خاوەن ڕۆحیەتە سەرکەشانەش کە چاویان بەم ڕاستی هەڵنایەت، لە داهاتوێکی زۆر نزیکدا جارێکی تر سەدای ئەم ڕاستیە لە تەواوی دنیادا دەنگ دەداتەوە. لە بواری شەرعدا دەبا هەموو ڕۆحەمەزنەکانی تر لە مەنزڵی پڕ ڕێز و ستایشی ناودڵ و دەروونماندا سرەوت بفەرمون و بە گەورەی خۆیان بمانبورن. لە ناویاندا تەنها نمونەیەک وەردەگرین و بە کورتی باسی دەکەین تا ببێتە نمونە بۆ باقی زانایانی تر و بڵین ئیتر هەمویان وان، چونکە مشتێک نمونەی خەروارێکە. ئەبوو حەنیفە چێە؟ ئەبوو حەنیفە پێشەوای مەسەبی حەنەفیە. لە سەردەمێکدا کە زانست و کلتور ڕاستەوخۆ و ڕوبەڕوو دەگوازرایەوە، ئەم ئیمامە بۆ چوونەکانی خۆی بۆ ئەو کەڵە پیاوانە ڕوون دەکردەوە کە لە دەوری کۆببوونەوە. مامۆستایەکی هێندە گەورە بووە. لە بازنەی وانەکانیدا ئیمام ئەبوو یوسفەکان، ئیمام محەممەدەکان، ئیمام حەسەن شەیبانیەکان، ئیمام زوفەرەکان، ئیمام وەکیعی مامۆستای ئیمامی شافعی و چەندینی تریش چۆکیان دادا بوو. هەریەکە لەمانەش بۆ خۆیان کەسایەتی ناسرا و شێخی ئیسلامی ئەو سەردەمە پرشنگدارە بوون. واتە مامۆستای مامۆستاکان بووە و واژۆی خۆی لەسەر پەڕەی هەموو سەردەمەکان نەخشاندووە و دەنجی خۆی گەیاندووەتە بەرەکانی پاش خۆی و بووە بە پێشەوا و چاوساغ بۆ سەدان ملیۆن لە مسلمانان. ئەو سەرنج و بۆ چوونانەی کە بە قوتابیە پێشینەکانی خۆی نووسیوەتەوە، بە تایبەتی ئیمام محەممەد، شەمس الئەمامە، ئیمام سەرخەسی لە دووتوێی کتێبە بەناوبانگەکەدا کە بە مەبسوود ناسراوە و لە 3 بەرگ پێکاتوە شەرحی دەکات. لە ڕاستیدا چیرۆکی نووسینەوەی ئەم کتێبە زۆر سەیرە، چونکە بەرهەمی زیندانە. بەڵام چه زیندانێک! هەموو ڕۆژێ قوتابیانی ئیمام بە دەوری زیندانی مامۆستاکەیاندا کە بنکی بیرێکی قوڵ بووە کۆبوونەتەوە. مامۆستاوانەی وتۆتەوە و ئەوانیش نووسیویانەتەوە. لەو بەسەر هاتە سەیرانەی دەیژێڕنەوە ئەوەیە کە ڕۆژێک یەکێک لە قوتابیەکانی ئیمام پێی دەڵێت ئیمام شافعی 300 لاپەڕە فەرموودەی لەبەر بووە. لە بەرامبەردا ئیمام سەرخەسی بە ئەو پەڕی تەوازوعەوە دەڵێ کەواتە زەکاتی ئەو فەرمودانەی لەبەر بووە کە من لەبەر من. ئیمامی شافعیش بۆ خۆی هەڵکەوتە و بلیمەتێکی ترە، لووتکەی ئەڤەرێستە. ئیمام مالیک و ئەحمەدی کوڕی حەنبەلیش لووتکەی لەو جۆران. دیسانەوە دەپرسین ئەبوو حەنیفە چێە؟ ئایا قوتابی هاوڵی پێغەمبەری خوا عەبدوڵڵای کوڕی مەسعود بووە، یان قوتابی یەکێک لە تابعین بووە وەک ئەڵقەمە؟ نانەخێر، بەڵکو قوتابی ئەوان بووە، واتە قوتابی حەمادی کوڕی ئەبوو سلێمان بووە. ڕاستە حەمادیش دیسان بۆ خۆی شەرعناس و یاساناسێکی مەزم بووە، بەڵام دیسانەوە ئەویش قوتابی پێغەمبەر صلی الله علیه وسلم بووە. بەڵێ، لە سەردەمێکدا کە سەر تاپای جیهان لە ناو تاریکیدا مەلەی دەکرد و لە خۆرهەڵات و خۆر ئاوای جیهاندا تەنانەت ڕووناچی بەرەبەیانی درۆزنیش لە ئاسۆدا نەبینراوە، هەر یەک لەم زانایانە کە پرشنگی زانستەکانیان جیهانیان ڕۆشن دەکردەوە لە قوتابخانەکەی پێغەمبەردا پێگەیشتن. ئەو زانە پایەبەرزانە دنیایان بە زانست و ئیرفانی خۆیان ڕووناک کردەوە. ئەگەرچی ژمارەیان زۆریش بوو، بەڵام هەمویان دانسقە بوون و لاچ لە پۆپەی زانیاریدا بوون، واتە نرخ و بەهایان ناگەڕێتەوە بۆ دەگمەنی و کەمی ژمارەیان. چونکە بەس لە سەردەمی ئەبوو حەنیفەدا ڕەنگە بڵێم 50 زانای دیکەی وەک ئەو لە کوفەدا بوونیان هەبووە. دەبینن خاکەکە چەندە بەپیت و سەردەمەکەیش چەندە مبارەکە. ڕاستتر بڵێم
هەموو ئەمانە لە سایی لافاوی نوری محەممەدی و شەپۆلی ئەو دەریای عیرفانەیە. بەڵێ لە سایی ئەوەوەیە لە کۆمەڵگەیەکی دەشتەچیدا پۆلێک زانستدۆست هەڵدەقڵێت و بە درێژایی 14 سەدا 4 قوڕنەی دنیا ڕوون دەکەنەوە. پشت بەخوا هەتا ڕۆژی پەسڵانیش بەردەوام دەبن لە ڕووناکردنەوەی. لە بواری تەفسیردا بە بڕوای ئێمە تەفسیر بۆ خۆی دەریایەکە، بەڵام بەراورد بە دەریاکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵۆپێکە. دڵۆپێک لەو دەریایە لە حەزرەتی عەلیەوە تا ئیبن عەباس و لەویشەوە تا مجاهید و سعدی کوڕی جوبەیر و لەویشەوە تا ئیبن جەریر و فەخرەدینی رازی و ئیبن کەثیر و سەرجەم مفەسیرە دانا و زاناکانی ئەم سەردەمەی خۆمان هاتووە. خۆ ئەگەر هیچ بەڵگەیەکی دیکە نەبووایە لەسەر ئەوەی کە حەزرەتی محەممەد پێغەمبەر و سەردار و گەورەی گرۆی مرۆڤایەتیە، ئەوا شوێن کەوتووی ئەم کەڵە زانایانە شایەت و بەڵگەیەکی سەر و زیاد دەبوو. بۆ نمونە ئیبن جەریر نمونەی بلیمەتی و ناوازەییە کە تەفسیرەکەی دەخوێنیتەوە دەبینی ئاەت و فەرمودەکان بە جۆرێک لێک دەداتەوە، باز دەدەن بەسەر بربەستی زەمەندا، باز دەوە دەکا کە چۆن ئاسمان لە حەوت چین پێکاتوە و ئاسمان و زەوی چۆن کاتی خۆی یەک پارچە بوون و پاشان تەقیونەتەوە. پاشان باز لە بنەما سەرەکیەکانی هەڵکردنی هەوا و بارینی باران دەکا، واتە لە کۆمەڵە بابەتێک دەدوێ کە پاش تێپەڕبوونی 1000 ساڵ اینجا ڕاستیەکانیان دەرکەوتووە. لەو توێژینەوە زانستیانەی سەبارەت بە کتێبەکانی کراون دەرکەوتووە کە تێگرای نووسینەکانی ڕۆژانەی ئەو زانایە لە ژیانیدا بریتیە لە 15 لاپەڕە بۆ هەر ڕۆژێک. جا ئەگەر ئیبن جەریر بلیمەت نەبێت، ئیدی چێ بلیمەتە؟ ئەگەر لە بواری تەفسیردا لە ئیبن جەریرەوە بگوێزینەوە بۆ فەخرەدینی رازی و لەوێشەوە بۆ ئیمام سیوتی کە پاش خوێندنەوەی سەدان تەفسیر چەندین کتێبی گەورەی داناوە، لەویشەوە بۆ گەورە و کەڵە زانایانی ئەم سەردەمە، دەبینین کەسانی وا لە مەیدانی تەفسیردا هەڵکەوتون. ئەگەر یەکێکیان لە خۆرئاوە دەربکەوتایە، ئەوە پەیکەرێکی گەورەیان بۆ دروست دەکرد و بە شانازیەوە بە هەموو جیهانیان دەناساند. ئێمە کەسانی وەک ئیمام غەزالیمان هەیە کە لە زۆربەی بوارەکانی زانستدا بێهاوتایە. خۆرئاواییەکان زۆر کەم ویژدانیان بەگەڕ خستووە. لەگەڵ ئەوەشدا خۆرهەڵاتناسی بەناوبانگ جیب لە هەڵسوکەوتێکی بە ویژدانانەیدا ئیمامی غەزالی و گاڵۆکەکەی دەستی وەک ڕوحێکی ناوازە وێنا دەکات کە بە ئەفسونەکەی بەشەریەتی سەرسام کردووە. لەو هێڵە نورانیەدا کە هەر لە ئیمامی غەزالیەوە بۆ ئیمام ڕەبانی و لەویشەوە بۆ بەدیع الزەمان سەعیدی نورسی درێژ دەبێتەوە، دەتوانین سەدان قوتابی لە قوتابیەکانی سالارمان حەزرەتی محەممەد ڕێزبەند بکەین. لە بواری فەرمودەدا بلیمەتەکانی زانستی فەرمودەش هەر یەکەیان بۆ خۆی کۆتەڵەیەکی جیای زانست و مەردایەتین. ئیمامی بوخاری و مسلیم و ئەبوو داود و ترمذی و نەسائی و ئیبن ماجە و ئیمام ئەحمەد و ئیمام داود و دارولقوتنی و بەیهەقی و دارەمی و هەتا دوایی هەر یەک لەمانە لە مەیدانی خۆیاندا بەشی هەموو دنیا دەکەن. بەڵام وەستانی ئێمە لەسەر هەر یەکێکیان و توێژینەوەی بنیاتی زانستیان بە تایبەتیش لە ڕوانگەی ئەو ئامانجەوە کە ئێمە لەم کتێبەدا بۆ خۆمان دیاری کردووە کارێکە بۆمان مەیسەر نابێ. بەڵام تەنیا ئەوەندە دەڵێم کە ئیمامی بوخاری یەکێکە لەوانەی کە دوای لەبەرکردنی 600,000 فەرمودە تەنها 4,000 لە پەراوەکەیدا تۆمار کردووە. ئەو هەستیاری و وردبینیەش کە لە تۆمارکردنی فەرمودەکاندا نواندوێتی بۆ خۆی داستانێکە، بۆ هەر فەرمودەیەک دەستنوێژی گرتووە و دوور کات نوێژی کردووە، پاشان لە سروتێکی تایبەتدا پەیوەندی لەگەڵ فەخری عالەمدا بەستووە. گەر وەڵامی ئەرێنی وەرگرتە بێت ئەو جا فەرمودەکەی خستوەتە ناو سەحیحەکەیەوە. ئەم پێشەوە گەورەیە تەنها قوتابیەک بووە لەو قوتابیانەی لە بازنەی وانەی پێغەمبەری نازداردا پەروەردە بوون. جارێکیان ڕێگەیەکی دوور و درێژی چەند ڕۆژە دەبڕێت بەس بۆ ئەوەی فەرمودەیەک لە کەسێک وەربگرێت. وەختێک بە شەکەتی دەگاتە شوێنی مەبەست، دەبینێت کابرا خەریکە بە مشتی دەستی ئەسپەکەی هەڵبخەڵەتێنێت، گوایە جوی تێدایە بۆ ئەوەی بیگرێت، کەچی لە ڕاستیدا هیچیشی تێدا نییە. کە پێشەوا بوخاری ئەم دیمەنە دەبینێت بێ ئەوەی کابرا بدوێنێت یان فەرمودەکەی لێوەربگرێت یەکسەر دەگەڕێتەوە. کاتێک کۆکارەکەی دەپرسن بەم جۆرە وەڵامیان دەداتەوە. کەسێک ئاژەڵەکەی هەڵبخەڵەتێنێت چۆن دڵنیا بم لەوەی منیش هەڵ ناخەڵەتێنێت. هەرخوا دەزانێت چەندە فەرمودەناسی بلیمەتی تر هەڵکەوتون و هاوشێوەی پێشەوا بوخاری وردەکاری و هەستیاریان نواندووە لە کۆکردنەوە و تۆمارکردنی فەرمودەکاندا. نوری نەمر